والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان أمل خزمت كتابي نيابي الداء والدواء إمام ابن القيم رضي الله عنه هم رجانه يكشما كوبي لبردسي أمزانا قولو باي برزايا وهذا أسايش الرحمن دردكاني ناخمان بنا كتابات شهر سركي لدرساني بيشوها ابن القيم رضي الله عنه جيش تسر باسي زركاني قناه كردن آثاركاني قناه كردن كاريگريكاني قناه كردن لسر حياة وجياني إنسان زورك لكاريگريكاني باس كندوي كإنسان ناتواني في علم نابي علمي لي محروم أبي هل وها رزقي لي حرام أبي لا شيء جستي ضلي توشي وهن أبي ودرسي بيشو باسي ومان كركا عمري كرتبي لعسيانا إنسان عمري كرتبي وبشوك أبيته أمرو باسي بابتي كتير يشي لزركاني تير إمام بومانا كانت أفرمي فصل توالد المعاصي. سبحان الله وقتي خوي لكردواري خو من عنده قصة رأي شيء بالضبط أو بما تطبيق أكيد ليلة كأنما جناه تر رأي شيء أفرمي ومنها أن المعاصي تزرع أمثالها وتولد بعضها بعضا. جناها كان أبو شوازية هر دانيشان دانيشتر هاويني خوي نزيك لخوي أتشيني هندشان لأبد حتى يعز على العبد مفارقتها والخروج منها. تاور دور دوايلي إنسان زور بزحمة أتواني لجناه وازبني إثر أو جناها كلم شيئك كما قال بعض السلف هندل السلف الميانة إن من عقوبة السيئة بعدها. عقوبة جناه شيء على عقوبة جناه للدنيا يا أوي خوي جورتوش لك جناه يكتر أكيد وكان جناهتك توجب جناه دوهمك. فالعبد إذا عمل حسنة قالت أخرى إلى جنبها اعملني أيضا. يا سبحان الله الثواب شاكش أوي تهر خرابي لبنايا تورائك شيء أويج أكي ولولا أبد شاكش أوي أم شاكي لبنايا على تخوا منيش بك ودور إنسان لقل شاكي كان أروع. أفرمي سيهم بوشي وازا شوارم بوشي وازا حسنات أوا زور بي سيئاتش أوا كل أبي لسر إنسان. أفرمي سبحان الله ويلي أود إنسان جناهك أو جناهي تبدو يديك أبي تبدو يديك تويلي أجات قناغي شوا أم جناهنا أبن صفتك الراسخ لما دا مزرين. طبعا هندي صفات هي لإنسان طبيعية هندي صفات جزور راسخة رؤى شيء إنسان لناخي إنسان أبيت الصفات أبيت ملكة أكاد نمونيك ملكة وبين مواد إنسان شون ملكة لا يدرس إله همو كسي بينيت يكم جاد إنسان كثير سياقي إله مشكلة كتا مشوشة جارك اللي كيها بي قاتش خبا كيها دس شون بقرم شون ببينم يعني هر كسي كستا سياقة بيني كون سياقة كان يصير في إذن شكو زان داني جير كدتو يا الله دي يا الله ماشي بلام دواي سيرك هر أم كسا وردت ممارسة أكا أبيت ملكة كبوبا ملكة بيرناك هتولو يدس بو شوي أبا قاتشي لكوي شتي ترى يكسر خوي قاتشي لسر أسطوة وي بيرش لكلبته زور بالطبيعي سيرك هندجار بيك دسي سيارك اللي أخرى هندجار هني لأبانا كان يسيرناك ودعمجناك وأجزامي أما بيوتي ملكة لإنسانة هرشتي بوايلي هاتك نتشونا وذهني إنسان وبير كرنوي نويست أبيت ملكة قناهي شرعوها چاکە شەر ئەوە ئینسان کاتێک کە چاکەکاری ئەکا چاکە یەکەم ئەکا دووهەم ئەکا سێهەم ئەکا وردەوردە چاکەکاری بتە مەلەکە لەم کەسە. ئەها پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم فەرمێن نعم العبد صهيب لو لم يخف الله لم يعصي. ئەی عەبدێکی چەند چاکە سوهەیب ئەگەر لە خۆش نترسێ گوناه ناکە
چونکە فیتڕەتی لەسەر چاکەکاری بنیاد ناوە، مەلەکەتیایە، بەهێزتیایە. ئێمە زۆر پێویستمان بەم جۆرەیە لە مەلەکەکردنی چاکەکانە و ڕێگریکردن لەوەی کە خراپێتە مەلەکە لە تۆیە، چونکە ئەگەر خراپە خوا پەنامان بە بوو بە مەلەکە ئەویش سەرتا لە شتێکی بچووکەوە دەست پێەکە وردە ئەبێتە مەلەکە. اینجا کە بۆ مەلەکە دوای چێژ نامێنێت بە هیچ شێوازێ لە گوناها چێژ هەڵئەگیرێت. ئەفەرمێ فلو عطل المحسن الطاعة لضاقت عليه نفسه. ئەگەر ئینسانی چاکەکار واز لە تاعەت بێنێ، دڵ و دەرونی دائەگیرێت، دنیای لێ بچووک ئەبێتەوە، یعنی کەئەنەما ئاوی لێ بڕاوە، کەئەنەما ئەم ماسێک و ئاوی لێ بڕاوە، حتا وەکو نەچێتەوە ناو تاعەتەکەی ژیانی ڕێک نابێتەوە، چاک نابێتەوە. کەسی مجریمیش بەو شێوازەیە کە گوناه ئەکات، وردە دەست پێ ئەکا ئەیوێ چاکەکاری بکە، دوای فترەیە کە گوناهەکان دەی بۆتە مەلەکەتیە، ئەوێ چاکە بکە، دڵ و دەرونی دائەگیرێ، ناتوانێت چاکەکان بکە، ئەوێ هەنگاو بنێ دەی ناتوانێت. ئەسڵەن بەعکسەوە دنیای لێتێک. مامۆستایەکم هەبوو جگەرەی ئەخوارد. هەموو جارێک کە ئەمانە مامۆستا واز لە جگەرە بێنە ئەوانە لێوە مامۆستاژم تووڕە ئەو ئەو قەی نابا بێخۆ. هێشتە باشە بۆ بێخۆ تۆ بێ شکری خواگەی کە نەیخۆ. ئەی بەخوا ساڵێک تەرکی کرد ئەمەندەی شەڕ و ئاژاوی گێڕا ئەوەی مەژای نەمە بە قوڕای با بیخۆ. طبعا ڕێک ئەمەیە سبحان الله. يعني إنسان كجناه بيتم ملكتها كوازي لين الدنيا ليتها كروك الطاعات زور بالزحمة. يعني تو جاري وهاي كسر الرؤى كانت مزجوا النشك جماعتي نكردو زور بالزحمة جماعتي بأكله لضاقت عليه الدنيا نجي بياني قد نكردو كهال أصير نجي زور بالزحمة أتواني هالص بلام هكر أو نجي بياني هر بردوام ولا سيو ملكة إن جاء أجر نيكا الدنيا ليتو يك عكس بيتو بوي براسي مثلا ملكة بون لجناها كان خطره زور قوي لسر إنسان أفرمي هندجال أو ندم لك كوايلي يتر تشجور ما قدر بلام هالأشياء كان إيوه تصور كان أجر إنسان بحياتي نظري نقدر لا بر نظري بكات يكم جال أزاري زور قوي بدروني أجا كأم هلا يكل ورده وايليت حلاقة بلا طبيعية بيت زور أسايا نقل قناة كتير وايلي أجر نظرنا كالدنيا ليتك ببيع ما يتشيجوا هستيج لنظرك ببيع ويسودك لنظرك ببينه وي أفرمي حتى أن كثيرا من الفساق ليواقع المعصية من غير لذة يجدها أشي معصية بناهك حتشيج لبناك ولا داعية إليها بيسي بينيه إلا بما يجد من الألم بمفارقتها بس أودي أجر نيكا وأذا نشتكي له ونبوه وهستكا كميكي هاتو بسرا بو يزور كات دزي إنسان فيري دزي أبي الله جاري يكي لبازرگان زور قوركاني تاران الله همو جاري رفيقكاني بيان أو ديان تو بياكي زور وشكي بو يعني أما همو جاري أو دقم مالو من الله يين وانا تو خيزاني خودنا هني كاك خيزاني بقلقي مجلس أو ننايا الله وجه بابا أو قصيد شيء وسبوك والله آخرتي شيء بريز وريك بيكو إما هاتو مالك وشن بريز بابا والله بقلقي وناقل بدر الله هيس وتي إلا أبي بيت الله جاري وتي باشا كاكي كان أو من أيانا بلان دواي قصتان بوك الله خيزاني لغا خويا بير دواي كان روجا رفيقا كاني بينيو وتي أريد كز شيء لبرا وتي من هنا شتن لبرا خوي أو تي والله من جنكم أوي لبرا وتي ورجنكم أوي لبرا وتي جنكم أوي لبرا هما شتن لبرا أنا دوي وتي أزعل بوتي من خزان النهاية خزان صفتي بوت ملكتي كدزي كذني خو من هم كان دولة من ترب بس أمزانية متى مسرائها من خومي تشيل نبرة والله مي لما ضيع يوم هنا متى يعني تو تصور كبوبة ملكة خو تشي جور ما قري مخاوني هموش تيكا بعد بوت ملكتي يترو بردوام أو جناهات سبحان الله ببيعوا يتشيج لي ويقول إيكات أفرمان شيخ قوم حسن بريحاني قصيك فرموتي وكأس شربت على لذة كاتك عارف مخادو إيك من بيك أخوان ما تشجني ورقل وأخرى تداويت منها بها بلا من الدوم ويتر من إسادة منكل حتى أنها أو كاتي خوم أكوش أم خوادو اشتك
ئەوە نەبوو بێ مەسەڵەن وەکو یەکەم جار چێژی لێ وەرگرت مناڵێکی بچوو یەکەم جار کە دەسەکە بە جگەرە خواردن طبعاً کە جگەرەکە ئەنێ بە دەوی وەفوەکە بە ئاسمان زۆر خۆی پێ مهمە دوایی ئەو مهمە نامێنێت چێشیشی لێ وەرناگرێت کەچی سوبحانەڵڵا هەرەیکە بۆتە مەلەکە ئەگەر نەیکا دنیای لێتەیەک ضاقت عليه الدنيا أفرمى داني كروتي فكان الدواء وهي دائي بعينه كل الدواء وشتي كتشار سرب أكاهي واش مكاتو هل خودي خوي نخوشي كما يتداوى شارب الخمر بالخمر تون أو كسيك عرب أخواته سوء أزاني خرابة بلان شهري مني أجل ني أخواته كأنما اشتكي واللي والبو دوستي كنجارك ما وصلك شيكم توشي حالتك هاتوها نازل نمشي بێتاقەتە بێ بێزارە بێ دوای ئەوە چەند جارێک ئەو کچە بەڕێسە وتی مامۆستا ئەتوە ئەکرێ خۆم هەندێک قسە لەگەڵا بکەم بۆ ناکرێ کچەم فەرموو وەڵڵاهی مامۆستا من تووشی تلیار بووم کوڕە چۆن شتی وایە تووشە بی ئەخە تۆ لە هەڵەبجا مەسەلەن شوێنێکی پاک و خەوێن وەڵڵاهی مامۆستا لە داخلی بووم یەک جار هەندێک تلیەکیان دەبێسە سەیتەرە بەسەر خۆمان ناکەم اینجا بۆی باس کردم کە ئەوەندە پارەم لە باوکم فڵانە ساڵ دزیوە ئەوەندەم بردووە ئەوەندە ئەو بیرم کەوتەوە جارێک باوکی لای من باسی کرد ئەوی لەخۆ پارەمان لە ماڵەوە نامێنێ طبعا دوایی هاتم بۆ چارەسەری ئەم کچە فەقیر هیچ چێژێک وەرناگرێ لەم شتە پیسەکە ئەی خۆ وە زۆریش ڕقی لێتی و ئەوێ سەیتەرەکە بەسەر خۆی وەڵام ناتوانێت خۆی لەدەست داوە چونکە گوناهەکە بۆتە مەلەکەتیە سەیتەرەی کردەوە سەر ئەمە بۆیە زۆر خەتەرە إنسان أبي لجناها كان مهما كان رايقرة بوسطة بقررة وشركة شو هل خود ده بدسر جناها كودوهم والسهم يه يتر توالدي معاصي بدوية كهتا أبي تملكة كبو ملكش لا دان لي زور زحمته أو كاتت شيء جوا ناقل ولا يزال العبد يعاني الطاعة ويألفها ويحبها ويؤثرها حتى يرسل الله سبحانه وتعالى برحمته عليه الملائكة تؤزه إليها أزا سبحان الله إنسان عبدايتي خواك ولا لجاني خوتا تحقيق همو شيء كاسا شو ميش كم جار معاناتي زور قولتها زور بزحمة هالأسي ما مو أبي نفس دناها جيغا كراتك يشتو هول دا ممارسة جار بجار تشير زياتر ورقل تاويلي إخوة برحمة خوي ملائكة بوتو أن يريد تأزه أزا يحركه هاني أدا أي جولنا لا يجوانك لا يشيرين أكا وردا وتحرضه عليها وتزعجه عن فراشه ومجلسه إليها إسراحناك لجيغي خوتنا هلا ستو ولا عبادتك إلا مجلس دانش والضل لا عبادتك حستك خلالك هي لحياتي أو أتشبه إيه لبي آرامي خوي دستبرك أي أجل إنسان خليه جناه ولا يزال يألف المعاصي ويحبها ويؤثرها خليه جناه كاري أبي ألفت بجناه كاني وأجري خوشي أون أن خاطر فيش مجتهد حتى يرسل الله إليه الشياطين خايجر الشياطين وين الشياطين فتؤزه إليها أزا سبحان الله أين الشياطين كان أجولنا وردوا بربنا كيبا هاني أدم والأول قوي جند الطاعة بالمدد فكانوا من أكبر أعوانه وهذا قوي جند المعصية بالمدد فكانوا أعوانا عليه أفرمي يكم كمثل ملائكة سبحان الله أفرمي ملائكة وكم مددوا بالبشتكي قوريان ليبو أمكسا أما هاوكاري أمن أعواني أمن إن جادوا ميشان شياطين ابن أعواني أو هاني أدنوا وردوا دوالي أكبناها كان جبجيك واتل كان لنفسي فادرسي يانا ملائكة تأيدي طاعاتي أكا يانا شياطين تأيدي معصية واهيك أم خالة لم زرريك ابن قيم باسي أكا أكر بناه هيد زرري نبي أما نبي بس إنسان هو بقرد شك أم خالة زور قوري ابن قيم رضا رحمة الله باسيك والله إنسان كجناهي كرت دومية بدوايا سهمية بدوايا شوارمية بدوايا كاتي أزاني وردة أكيتنا كور جناهانا لقى جناه كارانا يترخوشي لي أبيني تحداء كم كسر كبير عرخور بي وبيوا بي عرخوار نكي إشي كي زور باش
پێی وابێ ئەو ڕەفیقانە ڕەفیقی زۆر باش بەبیر بە کەسێکی عارەخۆر و عارەفرۆش لە سەرەمەرگا وەسیەتی ئەکرد بۆ خێزانەکەی چەند دۆستێکم کە لەو نزیکانە بوون وەسیەتەکەی بریتی بوو لەوەی کە ئامان نەکەی ئەم کچە تاقانەیان بێ بە کەسی عارەخۆر خۆی عارەفرۆش و عارەخۆر وەڵا ئامان نەکەی بچی ئەم کچەم بێ بە عارەخۆر دیقەت بدە چونکە خۆی ئەزانێ ئەم مەجلیسە مەجلیسی خراپانە ئێمە زۆر پێویستمان بەوەیە لەم خاڵی تەوالودی مەعاسیە بە هوشیاری تەعامل بکەین چاومان کراوە بێ بزانین کە ئەم هەڵەیە هەڵەی تری بەدوایێت ئەخیرەن سەر ئەکێشەی کاتێ بە خۆمان ئەزانین لەناو گوناها گەوزاوی و نەڕەش بوون بە گوناه ئینجا زۆر بە زەحمەت ئینسان گوناهەکانی لە کۆڵەکەوە ئەگەر گوناه بوو بە مەلەکە جەنگی زۆرتر ئەوێ زۆر کەسێ ئەزانێ ئەم تاعەتە زۆر باشە ئەم کارە زۆر باش و ناشیکە ئەزانێ ئەوە زۆر خراپە و ئەشیکە هەموو هۆکارەکەش بۆ ئەگەڕێتەوە کە ئینسان چەندێک گوناهەکان بوونەتە مەلەکەتیە و چەندێک تاعەتەکان بوونەتە مەلەکەتیە ماسە سعیدی نورسی قسەیەکی هەیە لەسەر ئەم بابەتە ئەفەرمێ ئینسان ئولفەتی بە هەر شتێکەوە گرت وردە ودە لە پێشای بچووکە بێت ئەسڵ هەست ناکە کە گوناهەکە بۆ نموناڵێ وەرە خۆر بەو عەزەمەتەی خۆی یعنی هەموو بەیانێک لێرەوەیەتە دەرەوە لێەوە ئەنیشێتە دەرەوە ئەڵێ ئەگەر مرۆڤایەتی قەت خۆریان نەبینێ ئەبەد لەپڕ خۆریان ببینێ کەسێک سەری بخساتە سوژدە هێشتا پێی کەم بوو ئەو تازە خۆم بینی ئەوەنە بەلای شتێکی عەزیمە بوو چونکە دنیای تاریکی مت لەپڕ خۆرێک بێت هیچ شتێ بەرهەڵسکاری ناکە ئەچیتە چاڵێکی تاریکەوە هەستەکەی ڕۆژەیە شەو سبحان الله دەی وەرە هاچووکە ئولفەت چی لێ کردوین وای لێ کردوین وردە ئەو خۆرە عەزیمە لێوە دێت و لێوە ئەڕوە هیچ تەسیری لە ناخی ئێمە ناکە هەستمان ناجوڵێنێ هەست ناکەین کە شتێکی عەزیم هەموو ڕۆژە ڕوو ئەدا شەو تارمایی شەو ئەگەر ئینسان بە حەیەتی تارمایی شەوی نەبینێ لە کوتوبڕێکە تارمایی شەوی ببینێ بەخوا سەید لە سوژدا بەرز ناکردەوە ئەو ئەم پەردە جوانە چی بوو ئەم نەخشە جوانە چی بوو کە بوو بە مایەی ئارامی بۆ سەر زەوی بەڵام چونکە ئولفەتمان پێوە گرتووە تەسیرمان لێ ناکە هەندێک جار ئینسان لە خزمەت ئەو ئاەتانە ئەوەستێ کاتی خۆی گەورە باسی ئەوە کات باشە ئەگەر ڕۆژتان لێ بکەمە سەرمەد و هەتاهەتایی کێ شەوتان بۆ ئەهێنێ من یەئتیکم بلەیل تەسکونون فیه لەولاترەوە ئەی ئەگەر شەو بکەمە سەرمەدی و ئەبەدی کێ نەهارێکی ڕۆناکتان بۆ ئەهێنێت ڕۆژێکی ڕووناکتان بۆ ئێنە کە بتوانن کار و کەسابەتی تیا بکەن بەڕاستی ئێمە زۆر پێویستمان بەم هەیە کە بە هوشیاری تەعامل لەگەڵ گوناهەکانە بکەین نەبادا گوناهەکان لە مەلەکە لە ئێمە کە چوو بوو بە مەلەکە ئیتر چێژ لە گوناهەکانیش نامێنێ تەنها ئەوەی ئینسان بەدوێ گوناهەکانە ئاڕوو یەکەم جار ئینسان کە مڕاسەلە لەگەڵ کەسێکە ئەکات چێژ وەرەگرێ بە نامەکان دوای چێژیشی لێوە ناگرێت تەنها فێر بوو چارەسەری نییە جارێک دۆستێک ئایلەکەی کێشەیەکی بۆ دروست بوو ئەی ماسە من خۆم پێ کۆنتڕۆڵ ناکرم ئەخباڵە گیان تۆ بخۆ پێ نازانێ ئەمە خراپە بۆچی ئەی ماسە وەڵای ئەزانم خراپە بەس نازانم بۆچی ناتوانم سەیرەکەم بەسەر خۆم نازانم بۆچی نازانم بۆچی نازانم ئەزانم سوور ئەم شتە خراپە هەڵەیە تووشی ئەوە ئەبم ئەی کاتێک ئەزانم دەستم کردووە بە ناوەناردن بۆ کەسێکی تر بۆ جارێکی تر ئەی ڕۆڵە قەت ئەم کەسانت بینی وەخت ناوەڵە ماسە قەت چوویتە دەرەوە ناوەڵە نەچوو ئەی باشە هیچی سپاتێ دەم نامنە ناوەڵە ماسە چێژی لێوەرەگری ناوەڵە چێژی لێوەر نەگرت بەڵام ئەمە چییە بۆتە مەلەکە تازە بە زەحمەت چارەسەرەکە بۆیە ئێمە بەڕاستی ئەبێ بە وەریایی تعامل بکەین لە مەسەلەی گوناهەکانە نەبادا خوا نەخواسە گوناهی تر لەدایک بێت لەوانەوە نەبادا بێتە مەلەکە لە ئێمە یەکێک تر لە زەڕەکان کە ئیبن القەیم ڕەزا ڕەحمەتی خوای لێبێ ومان باسەکات ئەفەرمێکی تر لە زەڕەکان بریتە لەوەی ومنها وهو من أخوفها على العبد أنها تضعف القلب عن إرادته فتقوي إرادة المعصية أفرمي إيشتريان أوي إنسان سبحان الله زور خطر لسر عبد ضلي إنسان إرادي لا واس أبي حزب شاكا ناك أبد خرابا بهز أبي لنا خيار إرادي توبة
ئێرادەی تەوبە لە ناخیە زۆر لاواز ئەبێ حتا وەکو جاری وایە بە کولی ئێرادەی تەوبە لە دڵیان نابێت لەوەش ئینسان طبعا ئەو ئینسانەی کە نەخۆشەکەون لە سەرجێ ئەمرن زۆرێکیان لە خێرێکی زۆر گەورە چکە ئەگەڕێنەوە بەس ئێوە تەسەوڕەکەن زۆر کەس کەوتوتە سەرجێ دەیا ئەڵڵا دەی ئێستا تەوبە بکات تەوبەی نەکرد هۆکارەکەی چییە؟ ئیرادەی تەوبە لە ناخیە زەعیف بوو وای لێ هاتووە عیسیان زاڵە بەسەریە لەو کاتەشا مصیرە لەسەر مەعسیە ابن القیم فەرمێ کەسی وا هەبوو نیوەی وشکە بوو نیوە ئیتر چاوەڕێیەکە تەواو بێ هەتا ئەمەنەی مردووە ئەم تۆزەی ماوە هێشتا تەوبەی نەکرد نێتوانێت تەوبە بکە هێشتا ئەمەلی هەبوو ئەم بەشەی تر چاک بێتەوە گوناهکە جا ئینسان وا تەسەوڕ نەکا بڵێ هەر نەخۆش کردن دەستەکەم بە تەوبەکردن خۆ یەکێک لە نعمەتەکانی خوا يعني بەسەر کەسی موسڵمانەوە سبحان الله ئەوەیە کە لە ئاخیر عمریان نەخۆش کرد چونکە پاک ئەبێتەوە والله هەموو غەمیان نییە بە دڵی ئینسانی موسڵمانە بە ئیلا گوناهی لێ ئەوەیە یعنی تۆ لە ماڵەوە دانیشتووی خەم ئەخۆیت ئەی مناڵەکەم مستەقبەلی چۆن بێت تۆ بڵێ باش بێت هەمێ بە دڵتایە خەفەتە بە دڵتایە سبحان الله ئەو هەموو غەم و خەفەتەکە بە دڵتایە خۆی گەورە بەهۆی گوناهی لێ هەڵەوەرێنێ بەرزەبیتەوە لای خوا جەل جەلالوه ئەی تۆ تەسەوڕ کە ئەگەر هەموو غەمێکا بێ ئەی ئازارەکان والله چۆن گەڵای دارەکان ئەوەرن لە پایزڕەنگێکە سبحان الله ئاوا کاتێک کە ئێشێکت هەیە گوناهەکان ئەوەرن ئینسان جاری وا هەیە هەندێک گوناه بەسەریەوە هیچ لایان نابە ئازار نەبێ ئازار هەستەکەی سەری ئێشەکە الحەمدولله خوای کە سەرم ئێشەکە ئەم سەر ئێشەیە زای چ گوناهی لە تۆ ئەوەرێن قۆڵت ئێشەکە خوای سپاس بۆ تۆ کەوتی دەستشکە خوای زۆر سپاس بۆ تۆ یا ئیلاهی چونکە ئەزانم بەهۆی ئەمەوە کۆڵی گوناهم لە کۆڵ کەوت باری شانم سوو بوو ڕۆحم ئاسوودە بوو ئەفەرمێ ئێرادەی تەوبە لە ئینسانە جاری وا هەیە لاواز ئەبێ ئەکاتە ئەم حاڵە ئەکاتە غەرغەرە و کۆتایی حەیاتی سبحان الله ناتوانێ خێر بڵێ بۆیە سنەت وایە ئینسان کە لای کەسێکە کە خەریکە ئەمرێت دانیشت هەمیشە باسی ئاخرەت کرد هیچ باسێکی دنیاوی لەو مەجلیسە نەکرد با لە دووریشەوە بکرێت ئەگەر باسێکی ئەسیانەکەی ئەو بکرێت دڵی لێ ئەداتەوە چێتەوە بۆ ئێوە ئەبێت تەنها لە مەجلیسەکە ئەمریشی پێ نەکرێ ئەمر زانایان ئەفەرمون نابێت پێ بڵێ مەسەن لا ئیلاهە ئیلا الله بڵێ لا ئیلاهە دەی بڵێ ئەڵێ جارێکیان ئیمامی ئەحمەد لەسەر مەرگە بەزەو ڕەحمەتوخوا لێ بێ ئەڵێ حاڵەتێکی ناڕەحەتی بەسەرا هاتووەکو بورانەوە ئەڵێ هەموویان هاواریان ئەکرد بڵێ لا ئیلاهە ئیلا الله بڵێ لا ئیلاهە ئیلا الله بڵێ ئەویش ناڵم ئەڵێ دوای وتیان ئەی ئیمام هاتەوە بۆ شکۆی تۆ ئەوت ناڵم لا ئیلاهە ئیلا الله فەرمووی ئێوە نازانن شەیطان ئەوی شرکم پێ بکە هاوارمەکرد نایڵێم نایکەم ئەمر لەو کاتا زۆر زەحمەتە ئەمر ئینسان پێچەوانەی ئەبێتەوە سنەت وهایە تۆ لە پەنایەدا بنیشی زۆر لەسەر خۆ طبعا خەڵکی ئەمە زۆر کات پەلە ئەکا پەلە لا ئیلاهە ئیلا الله لا ئەو ناتوانێت توانای نییە زمانی بۆ ناگرێت زۆر بە نەرمی لە پەنایە بوەستە لا إله إلا الله لا إله إلا الله سێهم چوارم پێنجەم نەبڵێ بڵێ نەهیچەوە تەنها هەندێک جار لێوی تەڕکە ئەمانەی لەگەڵا بڵێرەوە تەسەوڕ کە جاری وا هەبووە لەگەڵ مردوویە بەسەر مردووە بووم لەو کاتێک کە خەریک بۆ ڕواحی دەرسێ وتوێتی الحەمدولله یەکێتی پارتیە کەوت بڕواکە یعنی لەو کاتە یعنی تەسەوڕم کردو وتمە الحەمدولله باش بوو کەچی دووە چەند لەحزەیە مرد یعنی ئەوەندە وا بەهینەوە وتی و لەبری لا ئیلاهە ئاخیر کەلیمەی ئەمە بوو یعنی تۆ تەسەوڕ کە ئەبێ ئینسان لەم کاتانە زۆر وریا بێ والله جاری وایە نیوەت وشکە بێ توانای تەوبەت نییە ئیستیغفارێکت نییە قووەتی ئەوەت نییە کە ئیستیغفارێک ئینسان ئەبێ زۆر بە وریایی تەعاملکە لەم حاڵەتانە کە ئەگەر هات و گوناهی کرد شەڕزاڵ ئەبێ بەسەریە لە تەوبە دوورەکەوێتەوە وای لێ ئیرادەی خێر لە ناخی ئەمە کەمە بێتەوە لەو کاتا خەیاڵاتی چی بووە یعنی ئینسان وەرە نیوەی وشک بوو بێ خەیاڵاتی خراپ بێ بەزێنێ ئەگەر چاک بوومەوە ئاوا ئەکەم چاک بوومەوە بەم شێوازە ئەکەم
أنواع جوري خيالاتي خراب أيوة أجر إرادة خيري هبه رواكن لو كاتا كخريك الروحي درسه لو كاتا تمناك أخوة بمجرته أو تشاكيش بكم أو إحسانش بكم خويا هاو كريمك بما وسر زوي بس أنا بتوانم يا ربي خويا فلان مشروع خير بوتو طواكم أو يدير بوتو جيبجيكم أم كاري قورد بوبكم أما إرادة خير أوش إرادة شر لإنسان إنسان قال خوي بيه خوي بناسر بزاني إرادة كي لكوية بزاني دينية دنيوي بس إلي خيالك خيالت شيء خيالت أوي هميشة هول أدم مشروعك زور قورد بكم هول أدم صالكاني عمر مشانيك أو أنت كسيدايات بدو هول أدم صالكاني عمر مشانيك أو أنت مزقود بدوز مو نوجيان تيابكم هول أدم أو أنت مزقود دروسكم هول أدم أو نخصخانة دروسكم هول يعني خيالاتي تقول لك فيها أسورته هم إنسانك حزب المادة هم إنسانك وإنه لحب الخير لشديد بلام لك فيها فكري بو السلف كردي شونا أيوة تشيبكا بروجة خيرك كامية يعني جاري وهي لو وشي إنسان حسكا بهاري زور زور بي بوي أسياني بيبك قناه كاري بيبك كسيكتر حزكا زور بي وشاك كاري بيبك لا حسد إلا في اثنين حسدني إلا لدوشتا يكي كان كسيك أبيني خواهي ولا مالي بيعطاك اليو أي بخشي لبينا يخوايا ألم كاتا أقرت خواهي يعني بشي منيش بدا من آوى بخشي هيج لو كم نابت وزريشي بينا قيلي بوي ألان شاي بيس لكيا تأثير ناكا لكاتي بخشن لي إنسان قد تأثير ناكا شنكو في غمريان صلى الله عليه وآله وسلم فرمي لا حسد لكاتي خرمني قرآن خزمتي قرآن بحياتي شاي بيس كاري قالي ناكا بو كاري قالي ناكا لا حسد إلا في اثنين حسادت لو كاتني وجودي مين بويا إما بيسمان بم خالص زور زور سبحان الله أفرما كسي واهي لآخر حياتي لو أشي بالزمان يجبله أستغفر الله بلام قلبه معقود على المعاصي ضلي تحب قريد را ولا استعسان وتاوانا كان برنامج لقل عسيانا كان أجي لقل قناها أجي بويا أبي أقاما لو خالبي مسألة إصرار لقل قناه كدنا جاوزك أمي مصر كي مصر إما نظن قناهي صغيرة أقل إصراري لقلها أبيت كبيرة إصرار شيء إصرار أولي قناهي صغيرة زوركي إصرار أولي ضلت هميشة مصر بلا سرويك قناهك تخطيطي بوداني بلان داني نخشر داني ويبقيت قناها كان أوان خطر لدلي إنسانا كدلي قريدرا بلا سر أسيان أخرى بكالي عازم على مواقعتها متى أمكنه كي بيكرا قناها إلا أكاد وهذا من أعظم الأمراض وأقربها إلى الهلاك أفرمي أمان يشك نخوش الزور قولا كان يضل كزور نزيك إنسان بهلا كبر براسي نماني إرادي خير لإنسان خطري زور قولا مستحيل إنسان أقر إرادي خير نما بتواني درختي أمهم وخرابكاري وأمهم عصان وبناكاري بوي برزك إنساني مسلمان بيوسي بوي لبرانبر قناها كان بوستي هواك اللهم باعد بيني وبين خطايا كما باعدت بين المشرق والمغرب خوانا نيوان منو قناها كان بأندازي نيوان مشرق والمغرب دور ما الخير أولي أكتر يا إلهي هواك عندي لزانا فنون بو علي اللهم اغسلني من خطايا بالماء والثلج والبرد بو سياني وتور يعني هندي لقناها كان هي بجارك باقنابته إنسان جارك دوان سيان والله جاري وهي إنسان جرالي دسي قناها كبير بيترك ناكر مجبورة بنابلة رب العالمين بقرة ولا أو خوي هول أدا ناتوانا يا إلهي أو تدسي كمشكالة بردمية أو تيتر من قناها كان من الكشت هنام بتوهنا لا حول ولا قوة إلا بالله زور كان الإنسان بتسبيح بوتين لا حول ولا قوة إلا بالله لزور لبناها كان رزقاري أبي وتصور نكيك خود واناي درقت هاتني نفسي خود وشياطين هرمي بي فريانا كبي نفسد وهواء أشمي شياطين بالت بيواني بيوانيك برب العالمين ولا حول ولا قوة إلا بالله لعل النجاح أبي لبناها كانوا رزقاري أبي براسي
ئاسوودەی دڵی ئینسانی موسڵمان، ئاسوودەی ڕۆحی ئێمە کەوتارەکانمان ئێمە بەناوی ئاسوودەی ڕۆح، ئاسایشی ڕۆح دەستمان پێ کردووە. بەخوا ئاسایش لەوەیە کە ئینسان عەبدایەتی ڕەب العالەمین کە لەم گوناه و عسیان و خراپەکاریانە خۆی دوور خاتەوە. بەخوا هەمومان ئەبێت تەفتیشی خۆمان بکەین، پەڕەپەڕەی ژیان و سوچەکانی حەیات و صفاتی خۆمان هەڵبدەینەوە، سەیری هەر هەمووی بکەین، بزانین لە چه سوچێکە ئێمە لێمان قەوماوە، لە کامە بۆتە مەلەکە لە ئێمە، چەند گوناهمان هەیە. تەسەوورکەن گوناه بووە مەلەکە، جاری وایە لە هەموو کۆمەڵگا پێکەوە بێتە مەلەکە. ئێستا غیبەت لە هەموو کۆمەڵگا پێکەوە بۆتە مەلەکە، کەس هەز بە جورمی ئەو ناکە، بە مەرجێ. ئەوە گوناهی کەبیرەیە، حەق الناسە، هەتا ئەم بەرامبەرە لێت نەبوورێ، خوا لێت نەبوورێ بە عەزەمەتی خۆی، دەی زۆر طەبیعی. هەر گوناهێکە ئولفەتمان پێوە نەگرت بێ زۆر بە حەساسی لەگەڵیە، بەڵام ئەوانەی کە ئولفەتمان پێوە گرتووە، ئەوانەی کە بۆمتە مەلەکەتیان هەست ناکەین. مەجلیسێک دانیشتووی سێرەکەی زانایەکی گەورە غیبەتەکە، بەلای تۆ زۆر ئاساییە، بە عیبەشی نابینی. لەوە چێ گوناهێکی بچووک لە شتێکی ترا بکە پێت قبوڵ نەکرێت، لەوە چێ ئەگەر ئایا بە پێوە بخواتەوە تۆ دنیا لێ بێتەوە یەک، هەڵێ دەوەرە بە حساب خۆی بە عالمە زانێ ئەو بە پێوە ئەخواتەوە. بەڵام لەم لاوە غیبەتەکەی بەلای تۆ زۆر ئاساییە، بۆ چونکە ئەوە بۆتە مەلەکەی هەموو مجتەمع و کۆمەڵگە. ئەبێ ئەوانە هەمووی لە ناخمانە دەربێنین، هەوڵ دەین، جوهد بکەین، محاولەکەین، هەتا وەکو ئاسایش بۆ ڕۆحەکانمان بگەڕێتەوە. اینجا ئەو کات ئاسایش بۆ ماڵ و بۆ نیشتیمان و وڵاتمان ئەگەڕێتەوە. داواکەین لە ذاتی پاکی پەروەردگار و لێ ئەلاڵەینەوە و لێ ئەپاڕێنەوە، ئەڵێن یا ڕەبی پەروەردگارە داوا لێ ئەکەین بە ناوی جوانت، بە صفەتی بەرزی، بە ئیسمی عەظەمت. خوای لە گوناهەکانمان ببوورە یا ئەکرەم الئەکرەمین، یا ڕەبی خوای لە گوناهی دەستمان ببوورە، لە گوناهی چاومان ببوورە، لە گوناهی زمانمان ببوورە، لە گوناهی گوێکانمان ببوورە، لە گوناهی قاچەکانمان ببوورە، لە گوناهی داوای عەورەتمان ببوورە، خوای لە گوناهی دڵمان ببوورە، گوناهانێ بە خەیاڵمان گوزەراون، خوای لێمان ببوورە، گوناهێ لەمە پێش کردومانە عەفومان کە، گوناهێ لەمە دوایی کەین و فریای تەوبە ناکەین، خوای عەفومان کە. یا ڕەبی خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت، بە صفەتی بەرزە، بە ئیسمی عەظەمت، پەنامان بدە لە گوناهەکان. خوای ئەمە دەرەقەتی نەفسی خۆمان نایەن، یا ئیلاهی هانامان بۆ لای تۆ هێناوە، ئەمانەیە تۆ داڵدەمان بەی، داڵدەی تۆ یا ڕەبی پەروەردگارە هیچ شتێک ناتوانێ بیشکێنێ، یا ئیلاهی خۆمان ئەخرەینە، داڵدەی تۆ یا ئەکرەم الئەکرەمین، داڵدەمان بدە یا ئەکرەم الئەکرەمین، لە گوناهەکان دوورمان خەرەوە، چۆن نێوان مەشرق و مەغریبە دوور خسوەتەوە، پاکمان کەرەوە لە گوناهەکان، ڕێکمان کەرەوە یا ئەکرەم الئەکرەمین، خۆت نێوچەوانی خێرمان بگرە بۆ خێر، یا ئیلاهی ئەکرەم الئەکرەمین. خوای بەزەی بەسەرمانە ببارێنە، عاقبەتمان خێرکە، دامان مەزنە لەسەر خوا ناسی، یا ئەکرەم الئەکرەمین. چێژە عیبادەکان لە دڵمانە شیرین کە، خوای چێژە عیبادەکان لە دڵمانە شیرین کە، خوای چێژە عیبادەکان لە دڵمانە شیرین کە، تو گەورەی خۆت گوناهەکان لە پێش چاومان ناشیرین کە، یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت، بە صفەتی بەرزە، بە ئیسمی عەظەمت، دڵمان ئارام کە، ماڵەکانمان پڕ ئاسایش کە، وڵات و نیشتیمانمان پڕ ئاسایش و ئارامی کە. یا ڕەبی خوای بەرەکەتی خۆت بەسەر کاتمانە ببارێنە، بەرەکەتی خۆت بەسەر ماڵمانە ببارێنە، بەرەکەتی خۆت بەسەر وڵاتمانە ببارێنە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بەرەکەتی ئاسمان و زەوی بەسەرمانە بکەرەوە، یا ڕەب العالەمین، بازارمان پڕکە لە کاسبی حەڵاڵ. خوای داوات لێ ئەکەین بیرەکانمان پڕ ئاوکە، کانیاوەکانمان هەڵقوڵاوکە، بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە، بەهۆی عسیانەکانمانە و قەتەڕاتی ئاسمانمان لێ مەگرەوە، یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت، بە صفەتی بەرزە، بە ئیسمی عەظەمت. یا ڕەبی خوای گیان سڵاوی ئەم مەجلیسە ئێمە بگەینە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم، یەکێک ناومان لە خزمەتیا بێنە، سەڵەواتی خۆت بەسەریا ببارێنە، خوای بە ئەندازی دەنگی هەنارەکانی هەڵەبجە، بە ئەندازی نمەی باریوی ئەمساڵ، بە ئەندازی گەڵای وەریوی پایزان، بە ئەندازی هەناسەی مەخلوقات، بە قورسایی وەزنی عەرشی خۆت، یا ئەکرەم الئەکرەمین، سەڵەوات بە دیداری محەممەد الموستەفا عەلەیهی السەڵات وەسەلام ببارێنە. یا ڕەبی خوایە هەر کەسمان گرفتێکی بۆ چارەسەرکە، تو گەورەی خۆت ئەومان بحاڵ و ماڵە ماڵداریکە، ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە، ئەومان بە مناڵە مناڵەکانی ساڵحکە، ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە، ئەومان قەرزارە قەری سەرشانی سووکە، ئەومان کەم ڕزقە ڕسی حەڵاڵی زیادکە. یا ڕەبی خوای ئەوەندە حەڵەمان بدەرە محتاجی حەرام نەبین، تو گەورەی خۆت محتاجی حەرامان مەکە، یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت، بە صفەتی بەرزە، بە ئیسمی عەظەمت، هەر کەسمان گرفت و کێشەیەکی لە ناخی خۆیە، یا ئیلاهی هانا بۆ لای تۆ ئێنین،
بەخۆ ئەزانین تۆ زۆر دەوڵەمەندی، ئەزانین دەستی کەس ڕەت ناکەیتەوە، دەستی ئێمە گوناهباریش ڕەت ناکەیتەوە. دیا ڕەبی خوای ئەوەی کە ئەمانەوە پێمان عەتاکە، خوای ئەوەی کە ئەمانەوە پێمان عەتاکە، خوای ئەوەی کە ئەمانەوە پێمان عەتاکە یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوای داوات لێ ئەەکەین بە گەورەی خۆت خوای لە گوناهی دایک و باوکمان ببوورە، لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵمان ببوورە. پەروەردگارە داوات لێ ئەەکەین لە گوناهی برا خوشەکانمان ببوورە، پەروەردگارە لە گوناهی خزم و کەسوکارمان ببوورە، لە گوناهی دراوسەکانمان ببوورە، لە گوناهی ڕەفیق و خۆشەویست و هاوڵانمان ببوورە، لە گوناهی مامۆستا و قوتابیەکانمان ببوورە. یا ڕەبی خوایە داوات لێ ئەەکەین هەر کەس مافێکی بەسەرمانەوە لە گوناهی ببوورە، خوایە هەر کەس مافێکی بەسەرمانەوە لە گوناهی ببوورە. تو گەورەی خۆت ئەو کەسی غیبەتی کردوون لە گوناهی ببوورە، غیبەتی هەر کەسمان کردو لە گوناهی ببوورە. ڕقمان لە هەر مسلمانێ بۆ خوای لە گوناهی ببوورە، هەر مسلمانە ڕقی لەمان بۆ خوای لە گوناهی ببوورە. یا ڕەبی خوای پاکمان کەرەوە، نەزیهمان کە لە بەردەم خۆتا، هیدایەتمان بدە، چاومان ڕۆشن کەرەوە یا ئەکرەم الئەکرەمین، دڵمان ڕۆشن کەرەوە، هیدایەتمان بدە. یا ڕەبی خوایەکیان داوات لێ ئەەکەین سپاردە لای تۆ زایە نابێ، وا خۆمان سپاردەی تۆ کرد یا ئەکرەم الئەکرەمین، لەش ساغیمان سپاردەی تۆ کرد یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی پەروەردگارە عیبادەتەکانمان سپاردەی تۆ ئەەکەین. یا ڕەبی خوای ئیخلاسمان پێ عەتاکە، پەنامان بدە لە ڕیا، پەنامان بدە لە تەکەببر، پەنامان بدە لە جوبن، پەنامان بدە لە بخل. یا ڕەبی خوایە بەزەی خۆت بەسەرمان نەببارێنەوە، ئەم دوعانەمان لێ وەرگرە، خوایە ئەم دوعانەمان لێ وەرگرە، خوایە ئەم دوعانەمان لێ وەرگرە. یا ڕەبی خوای گیان داوات لێ ئەەکەین بە گەورەی خۆت ئەم دوعانەمان لێ قبوڵکە. آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. فأيها الذين آمنوا اشكروا واشكروا خيرا قبولكم.